سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. من ئەمیر جارێکی تر هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە بەرنامەی زانست و خەبات. ئازیزان، ئەم بەرنامەی باس لە مێژووی خەباتی بێبەشان و ژێردەستان لە شوێنە جۆراوجۆرەکانی گۆی زەوی دەکات و هەروەها لە نووسراوە و ڕێنوێنیەکانی ڕێبەرانی ئەو جوڵانەوەی کەڵک وەردەگرێت و ئێمەش بە ئاماژە بە خاڵە گرینگەکانی ئەو خەبات و تێکۆشانە هەوڵ دەدەین تاوتوێ بکەین و خاڵە وەرچەرخانەکانی باس بکەین تاوەک ئەزمونێک بیخەینە بەردەست ئێوەی خۆشەویست وا ببێتە هێما و ڕێنیشاندەر بۆ خەبات و بەرخۆدانی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێران و کوردستان. ئازیزان، بۆ بەرنامەی ئەم هەفتەی زانست و خەبات نووسراوەیەکی لە نینمان بۆڵ بژاردوون لە ژێرناوی سێ سەرچاوە و سێ بەشە پێکهێنەرەکەی مارکسیسم. ئەم نووسراوەی لە عەرەبیەوە وەرگێدراوەتە سەر کوردی و دواتر بەراورد کراوە لەگەڵ دەقی ئینگلیزیەکەی داکاو وەرگێڕانەکەی نزار عەبدوڵڵا کردوێتی بە کوردی. هیوادارین کە کاتان هەبێت تا بە کۆتایی ئەم هەفتەی بەرنامەی زانست و خەبات لەگەڵمان بن. ڕێبازی مارکس لە هەموو دنیای مدێرندا لەلایەن هەموو زانستی بورژوازیەوە بەڕەسمی و بە لیبراڵەوە تونترین دژایەتی دەکرێ و مارکسیزم بە داهێنراوێکی کفر و زیان بەخش دەزان. جگە لەم هەڵوێستانە ناکرێت چاوەڕوانی شتێکی تربین، چونکە زانستێکی کۆمەڵایەتی بێلایەن لە کۆمەڵگایەکدا کە پشتی بە خەباتی چینایەتی بەست بێت ناکرێ بوونی هەبێت. گشت زانستی ڕەسمی و لیبراڵی بە شێوەیەک لە شێوەکان کۆیلەتی بەکرێ دەپارێزێ. بەڵام مارکسیزم جەنگێکی بێبڕانەوەی دژی ئەو کۆیلەتیە ڕاگەیاندووە. داواکردنی زانستێکی بێلایەن لە کۆمەڵگایەکدا بنەماکەی کۆیلایەتی بەکرێ بێت ساویلکەیەکی مناڵانەیە و وەکو ئەوە وایە داوا لە سەرمایەداران بکەی لە مەسەلەی دابەزاندنی نرخی قازانجی سەرمایەدا بۆ زیادکردنی کرێی کرێکارن بێلایەن بمێنێتەوە. بەڵام ئەوەی باسمان کرد هەموو شتێک نییە. مێژووی فەلسەفە و مێژووی زانستی کۆمەڵایەتی بە ڕۆشنی ئەویان دەرخستووە کە مارکسیزم بە هەموو شێوەیەک لە دوورە پەرێزی بە دوورە بەو مانایی کە ڕێبازێکی دوگم و داخراو بێت و لە ڕێگای سەرەکی گەشەی مەدەنیەتی جیهانی دابڕاو بوو بێت. بە پێچەوانەوە بلیمەتی مارکس بە تەواوی لەوەدایە کە وڵامی بەو پرسیارە سەرەکیانە دایەوە کە بیری پێشکەوتن خوازانەی مرۆڤایەتی هێنایە پێشەوە. ڕێبازەکەی ئەم تەواوکردنێکی ڕاستەوخۆ دەستبەجێ ڕێبازی مەزنترین نوێنەرانی فەلسەفە و ئابووری سیاسی و سۆسیالیزم. ڕێبازەکەی مارکس هەر لەبەر ئەوەی ڕاست و دروستە قەوارەیەکی مەزنە و ڕێبازێکی یەکانگیر و کامڵە، جیهانبینیەکی منسەجم دەربارەی دنیا بە خەڵک دەبەخشێ. بە هیچ جۆرێک لەگەڵ خۆشخەیاڵیەکاندا، لەگەڵ کۆنەپەرستیدا، لەگەڵ دیفاع لە ستەم و جەوری بورژوازیدا ناگونجێت. میراتگەرێکی شەرعی باشترین داهێنراوەکانی مرۆڤایەتیە لە سەدەی 19دا. فەلسەفەی ئاڵمانی، ئابووری سیاسی ئینگلیزی، سۆسیالیزمی فەڕەنسەوی. هەر لێرەدا بە کورتی ئەم سێ سەرچاوە سەرەکیە لێک دەدەینەوە لە هەمان کاتیشدا سێ بەشە سەرەکیەکەیەتی. با لێرەدا باس لە ماتریالیزم بکەین. فەلسەفەی مارکسیزمە ماتریالیزم بە درێژایی هەموو مێژووی نوێی ئوروپا بە تایبەتی لە کۆتایی سەدەی 18دا لە فەڕەنسا کە تێیدا خەباتێکی بێبسانەوە دژی پاشەڕۆکانی سەدەکانی ناوەڕاست لە ئارادا بوو، هەم دژی دام و دەستگاکان و هەم دژی بیر و باوەڕەکانی دەرەبەگایەتی. ماتریالیزم تەنیا فەلسەفەی هەتا سەر توکمە و یەکانگیر بوو، پارێزەرێکی بە ئەمەکی زانستە سروشتیەکان بوو دژی خۆشخەیاڵیەکان و خواپەرستی و خۆرافات و هیتر بوو. لەبەر ئەوە دوژمنانی دموکراتیەت هەموو هێزی خۆیان خستەگەڕ بۆ ئەوەی پوچی ماتریالیزم نیشان بدەن و ڕەتی بکەنەوە.
درۆی بۆ هەڵبەستن و بەم جۆرە هەموو شێوەکانی مێتافیزیکی فەلسەفی کە بە شێوەیەک لە شێوەکان دین دەپارێزێ و زاڵی دەکات بپارێزن. مارکس و ئەنگلس بە لێبڕاویەوە دفاعیان لە ماتریالیزمی فەلسەفی کرد و زۆر کات ئەویان ڕوون کردەوە کە لادانەکان لەم بنچینەیە چه هەڵەیەکی گەورەیە. بیر و بۆچوونەکانیان زۆر بەڕۆشنی و پاراوی لە هەردوو نووسنگەکەی ئەنگلسدا واتە لۆتفیک فێربایخ و ئەنتی دۆهێرگ خراوەتە ڕوو. هەردووکیان وەکو مانیفستی کۆمۆنیست بە نرخترین کتێبن لە لای کرێکارانی هۆشیارەوە. بەڵام مارکس هەر بە ماتریالیزمی سەدەی 19ەوە نەوەستە، بەڵکو چەندین هەنگاو فەلسەفەی بۆ پێشەوە برد. زیاتر دەوڵەمەندی کرد بە دەستکەوتەکانی فەلسەفەی کلاسیکی ئەڵمانی و بە تایبەت دەستکەوتەکانی ڕێبازی هێگڵ کە بە دەوری خۆی ماتریالیزمی فێوەرباخی لێکەوتەوە. گرنگترینی ئەم دەستکەوتانە دیالکتیک بوو، واتە تێۆری گەشەکردن بە کامەڵترین لایەنەکانی و قەڵترین ماناکانی. بە تەواوی دوور لە هەر بیرتەسکیەک تێۆری نسبیبوونی ئەو زانیاریە مرۆڤانەی کە ڕنگدانەوەی مادەیە لە حاڵی گەشەکردنی هەمیشەیی خۆیدا. نوێترین دۆزینەوەکانی زانستە سروشتیەکان، ڕادیۆم، ئەلکترۆنەکان و ئاڵوگۆڕی تۆخمەکان بە شێوەیەکی سیر ڕاستی و دروستی ماتریالیزمی دیالکتیکی سەلماندووە. بە پێچەوانەی مەیلی ڕێبازەکانی فیلسوفە بورژوازیەکان سەرەڕای وەرچەرخانی تازەیان بەرەو مێتافیزیکی کۆن و پورتوکاڵ. مارکس ماتریالیزمی قوڵتر کردەوە پەرەی پێدا و گەیاندی بە کۆتایی لۆجیکای خۆی و چوارچێوەکەی لە ناسین و سروشتەوە بۆ ناسینی کۆمەڵی مرۆڤایەتی فراوان کردەوە. ماتریالیزمی مێژووی مارکس گەورەترین سەرکەوتنی بیری زانستی تازە بوو. دوای پشێوی و بێنەزمیە کە تا ئەو کات لە چەمکەکانی سیاسەتی مێژوودا بەرەوی هەبوو، تێوەریەکی زانستی پەیدا بوو و بە جوانترین و یەکانگیرترین و تۆکمەترین شێوە ڕوونی کردەوە چۆن لە شکلێکی دیاریکراوی ڕێخستنی کۆمەڵایەتیەوە بەهۆی گەشەی هێزە بەرهەمهێنەرەکانەوە شکلێکی تر و باڵاتر و پەسەندتر لە دایک دەبێ و گەشە دەکات. بۆ نمونە چۆن سەرمایه‌داری لە دەرەبەگایەتیەوە سەرهەڵدەدات. هەروەکو چۆن زانیاری مرۆڤ سربەخۆ لە بوونی خۆی ڕنگدانەوەی بوونی سروشتە واتە مادە لە حاڵەتی گەشەکردنی خۆیدا، بە هەمان شێوە زانیاری کۆمەڵایەتی مرۆڤیش واتە بیر و ڕاو ڕێبازە فەلسەفی و دینی و سیاسیە جیاوازیەکاندا ڕنگدانەوەی ڕژیمی ئابووری کۆمەڵە و دام و دەستگا سیاسیەکان سەرخانێکی ئەو بنەما ئابووریان. ئێمە دەبینین کە بۆ نمونە چۆن شێوە سیاسیە جیاوازەکانی دەوڵەتەکانی هاوچەرخی ئوروپا ئامرازی دەستی بورژوازین بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی بەسەر پرۆلیتاریادا. فەلسەفەی مارکس ماتریالیزمێکی فەلسەفی کامڵە، مرۆڤایەتی و بە تایبەتی چینی کرێکاری بە ئامرازی کارای معریفی چەکدار کردەوە. دوای ئەوەی مارکس بینی کە ڕژیمی ئابووری ئەو بنچینەیە کە سەرخانی سیاسی لەسەر ڕادەوەستێ، زۆرترین هەوڵی خۆی بۆ لێکۆڵینەوەی ئەو ڕژیمە ئابووریە تەرخان کرد. نووسینە سەرەکیەکەی مارکس واتە سەرمایە واتە کاپیتاڵ بە تایبەتی ئاوێتەیە بە لێکدانەوەی ڕژیمی ئابووری کۆمەلگا واتە سەرمایه‌داری. پێش مارکس لە ئەنگلترادا کە پێشکەوتووترین وڵاتی سەرمایه‌داری بوو، ئابووری سیاسی کلاسیکی هاتبووە ئاراوە. ئادەم سمیس و دایڤید ڕیکاردۆ ڕژیمی ئابووریان لێکدا بووە و سەرەتاکانی تێئۆری باییکاریان داڕش بوو. مارکس درێژەی دا بە کارەکانیان، بنچینەیەکی زانستی بەم تێۆریە بەخشی و بە شێوەیەکی تۆکمە و یەکانگیر گەشەی پێدا. ڕوونی کردەوە کە بایی هەر کاڵایەک کاتی کاری کۆمەڵایەتی پێویست بۆ بەرهەمهێنانی دیاری دەکات. لە کاتێکدا ئابووری ناسا بورژوازیەکان هەر پەیوەندی نێوان شتەکانیان دەبینی واتە ئاڵوگۆڕی کاڵایەک بە کاڵایەکی تر، مارکس پەیوەندی نێوان ئینسانەکانی دۆزیەوە. ئاڵوگۆڕی کاڵاکان لە ڕێگەی بازارەوە دەربڕینی پەیوەندی نێوان بەرهەمهێنەرە تاکەکانە. دراو بۆ مانایە ئەو پەیوەندیە تونتر و قوڵتر و ژیانی ئابووری بەرهەمهێنەرە تاکەکان لە بۆتەیەکی گشتی لێکدانە بڕاودا کۆبۆتەوە. سەرمایە مانای درێژەی گەشەکردنی ئەو پەیوەندیە دەگەیەنێ. هێزی کاری ئینسان ئیتر دەبێت بە کاڵایەک
کرێوەرگر هێزی کاری خۆی دەفرۆشێت بە خاوەنزەوی و خاوەن کارخانە و هۆیەکانی بەرهەمهێنان. کرێکار بەشێک لە ڕۆژ کارەکەی واتە کرێ بۆ خەرجی ڕۆژانی خۆی و خێزانەکەیەتی و بەشەکەی تری بە خۆڕاییە بۆ سەرمایەدار زێدەبایی بەرهەمدێنێ و سەرچاوەی قازانجە و سەرچاوەی دەوڵەمەندبوونی چینی سەرمایەدارە. زێدەبایی بەردی بناغەی تێۆرە ئابوووریەکانی مارکسە. ئەو سەرمایی کاری کرێکار دەخڵقێنێ کرێکار دەخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. خاوەنکارە بچووکەکان ماڵوێران دەکات، سوپایەک لە بێکاران پێک دەهێنێ. سەرکەوتنی بەرهەمهێنانی گەورە لە پیشەسازیدا بەڕۆشنی بەدی دەکرێت. هەمان ئەم دیاردەیە مەیدانی کشت و کاڵیشی گرتوێتەوە و بەکارهێنانی ئامێرەکان و وەبەرهێنانی سەرمایەداری گەورە لە کاری کشت و کاڵیدا زیاتر زاڵ دەبێت. ئیستثماری جوتیارانە ئەکەوێتە ژێر ڕەکیفی سەرمایەی ماڵیەوە و زیاتر پەکی دەکەوێت و تێک دەشکێ و بەهۆی تەکنیکە دواکەوتووەکەیەوە نابود دەبێت. شێوەکانی ئەم نابودبوونەی بەرهەمهێنانی بچووک لە مەیدانی کشت و کاڵدا جیاوازە، لە مەیدانی پیشەسازیش جیاوازە، بەڵام هەر چۆنێک بێت ئەمە ڕاستیەکەیە وا قسە هەڵناگرێت. سەرمایە کاتێک بەسەر بەرهەمهێنانی بچووکدا زاڵ دەبێت، توانای بەرهەمهێنەرانەی کار زیاتر دەکات و بە شێوەیەکی قوڕخکاری هەلومەرجەکە بە قازانجی کۆمەڵەکانی سەرمایەدارە گەورەکان دەگۆڕێت. خەسڵەتی کۆمەڵایەتی بوونی بەرهەمهێنان ڕۆژ لە دوای ڕۆژ باشتر دەردەکەوێت. سەدان هەزار و ملیۆنها کرێکار لە دامەزراوەیەکی ئابووری یەکانگیردا کۆ دەبنەوە. لە هەمان کاتدا کۆمەڵێک سەرمایەدار بەرهەمەکانی ئەم کاری هاوبەشە دەکەن و بە مڵکی خۆیان ئاژاوەی بەرهەمهێنان و قەیرانەکان و ڕاکردنی شێتانە بە دوای بازاڕدا مسەوەگەرنەبوونی ژیان بۆ زۆربەی خەڵک زیاتر پەرە دەستێنێت. ڕژیمی سەرمایەداری هەرچی زیاتر کرێکاران بە سەرمایەوە گرێ دەداتەوە، لە هەمان کاتیشدا توانای کاری یەکگرتووی گەورە دەخڵقێنێ. مارکس گەشەی سەرمایەداری لە توخمە سەرەکیەکانی ئابووری کاڵایی و ئاڵوگۆڕی ساددەوە هەتا شێوە باڵاترەکانی و بەرهەمهێنانی گەورە لێکدایەوە و ئەزمموی هەمووی دەوڵەتە سەرمایەدارەکان چکۆن و چنوێ ساڵ لە دوای ساڵ بە ڕۆشنی حەقانیەتی ڕێبازی مارکس بۆ ژمارەیەکی هەرچی زۆرتر لە کرێکاران ڕوون دەکەنەوە. سەرمایەداری لە هەموو دنیا سەرکەوتووە، بەڵام ئەو سەرکەوتنە هیچ نییە جگە لە پێشەکیەک بۆ سەرکەوتنی کار بەسەر سەرمایەدا. کاتێک ڕژیمی دەرەبگایەتی داڕوخا، کۆمەڵی سەرمایەداری ئازاد چاوی بە دنیا هەڵهات. دەست بەجێ ڕوون بەوە ئەو ئازادیە بە واتای ڕژیمێکی نوێی چەوسانەوەی ڕەنجدەران و ڕەتاندنیانە. بە خێرایی ڕێبازە سۆسیالیستەکان سەری هەڵدا، هەم وەکو ڕنگدانەوەی ئەو چەوسانەوەیە و هەم بۆ ناڕزایەتی دەربڕین لە دژی. بەڵام سۆسیالیزمی سەرەتایی سۆسیالیزمێکی خەیاڵی یوتۆپی بوو و ڕەخنەی دەگرت لە کۆمەڵی سەرمایەداری. نەفرەتی لێ دەکرد و ڕەتی دەکردەوە. خەوی بە لە نێوبردنیەوە دەبینی. لە خەیاڵی ڕژیمێکی باشتردا بوو. هەوڵی دەدا دەوڵەمەندەکان بگەێنێ بەو قەناعەتەی کە سەرمایە گوزاریکردن پێچەوانەیە لەگەڵ ڕەوشدا. بەڵام سۆسیالیزمی خەیاڵی نەیدەتوانی ڕێگای دەربازبوونی واقعی بدۆزێتەوە. نەیدەتوانی سروشتی کۆیلەتی بکرێ لە سایەی ڕژیمی سەرمایەداریدا بناسێ و لێکی بداتەوە. نەیدەتوانی یاسانی گەشەی سەرمایەداری بدۆزێتەوە. هەروەها ئەو هێزە کۆمەڵایەتیە بناسێ کە کۆمەڵگەیەکی نوێدا دەمەسرێت. بەڵام زریانی شۆڕشەکان کە لەگەڵ ڕووخاندنی دەرەبەگایەتی و کۆیلەتی زەویدا هەموو ئوروپا و بە تایبەت فەڕەنسەی دەگرتەوە، بە ڕەوشنیەکی زۆرەوە نیشانیدا کە خەباتی چینایەتی بنچینەی هەموو گەشەکردنێکە و متۆڕی بزوێنەرەکەیەتی. هەر ئازادیەکی سیاسی لە چینی دەرەبەگەکان بە زۆر وەرگیرا بەبێ بەرگریکردنێکی بێهودە نەبووە. هەر وڵاتێکی سەرمایەداریش کە لەسەر بناغەیەکی ئازاد دموکراتی بە شێوەیەک لە شێوەکان دامەزرابێ، بەبێ خەبات و مەلمەلانەی نێوان توێژە جیاجیاکانی کۆمەڵی سەرمایەداری تا ئاستی مردن نەبووە. بلیمەتی مارکس ئەوەیە کە یەکەم کەس بوو ئەم ئەنجامەی مێژوویە جیهانیەی وەرگرت و لە پراکتیکدا بە شێوەیەکی یەکانگیر جێبەجێی کرد. ئەو ئەنجامەش بریتی بوو لە ڕێبازی خەباتی چینایەتی. خەڵک لە مەیدانی سیاسەتدا ساویلکە دەبن و هەڵیان دەخەڵەتێن و هەروەها دەمێننەوە تا ئەو کاتەی فێر نەبن کە چۆن بەرژەوەندیەکانی چینەکان لەو دیوی دەربڕین و بەیانەکان و هەڵوێستە ئەخلاقی و دینی و سیاسی و کۆمەڵایەتیەکانەوە دیاری نەکەن،
لایەنگرانی ڕفۆرم و چاکسازیەکان هەمیشە پارێزەرانی هەلومەرجی کۆن فریویان دەدەن. گەر لەوە تێنەگەین کە هێزەکانی ئەم چینی دەسەڵاتدارە یان ئەوی تر دەبێت پاڵپشتی دام و دەستگایەکی کۆن هەرچەندە بە تەواوی بربەری و پرتوکاو بێ بۆ ئەوەی بەرگری ئەو چینانە بشکێنێ، تەنها ڕێگا هەر ئەوەیە بچین هەر لەو کۆمەڵگایەدا کە تێیداین ئەو هێزانە بدۆزینەوە کە دەتوانێت بەهۆی جێگا و ڕێگای کۆمەڵایەتیەکەیەوە دەبێ بەو هێزەی کە کۆن ڕابماڵێ و نوێ بهێنێتە ئاراوە دواتر بچین ئەو هێزە هوشیار بکەینەوە بۆ خەباتیش ڕێکیان بخین. تەنها ماتریالیزمی فەلسەفی مارکس بۆ پۆرلیتاریای ڕوونکردەوە کە دەبێ چ ڕێگایەک بگرێ بۆ ئەوەی لە کۆیلەتی فکری کە تا ئەو کات هەموو چینە چەوساوەکان نقمی بوون دەرباز بێت. تەنها تێوەری ئابووری مارکسە جێگا و شوێنی ڕاستەقینەی پرۆلیتاریای لە گشت ڕژیمی سەرمایەداریدا ڕوون کردەوە. ڕێکخراوە سربەخۆکانی پرۆلیتاریا لە گشت جیهاندا هەر لە ئەمریکاوە تا یابان و هەر لە سوئێدەوە تا ئافریقای باشوور پەرەدەستێنێ. پرۆلیتاریا فێر دەبێت پەروەردە دەبێت لە جەرگەی خەباتی چینایەتی خۆیدا و لە خۆشخەیاڵیەکانی کۆمەڵی بورژوازی ڕزگاری دەبێت. هەرچی زۆرتر یەک دەگرێ و ئەوە فێر دەبێت چۆن سەرکەوتنەکانی خۆی دەنرخێنێ و هێزەکانی قایم دەکاتەوە و بێگەڕانەوە گەشەی پێدەدات. بەڵێ گوێگرانی خۆشەویست، ئەوەی کە لەم هەفتەی زانست و خەباتدا پێشکەشتانکران نووسراوەیەکی لەنین بوو لە ژێرناوی سێ سەرچاوە و سێ بەشە پێکەنەرەکەی مارکس کا وەرگێڕانەکەی نزار عەبدوڵڵا کردووی بە کوردی. ئازیزان، من جارێکی دیکە دووبارە یەکەمەوە کە ئەم بەرنامەیە باس لە مێژووی خەباتی بێبەشان و ژێردەسان لە شوێنە جۆراجۆرەکانی گۆیزەوی دەکات و هەروەها لە نووسراوە و ڕێنوێنەکانی ڕێبەرانی ئەم جوڵانەوەی کەڵک وەردەگرێت و ئێمەش بە ئاماژە بە خاڵە گرینگەکانی ئەم خەبات و تێکۆشانە هەوڵ دەدەین تاوتۆی بکەین و خاڵە وەرچەرخانەکانی باس بکەین تاوەک ئەزمونێک بیخەینە بەردەست ئێوەی خۆشەویست و ببێتە هێما و ڕێنیشاندەر بۆ خەبات و بەرخۆدانی کرێکاران و زەحمەتکێشان لە هەموو ئێران و کوردستان. هیوادارین کە بەرنامەی هەفتەیەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش ببێت و کەڵکی پێویستیش لەم بەرنامەیە وەرگرن تا بەیگەشتنەوەیەکی تر و هەفتەیەکی تریان بەرنامەیە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و هەر بژین بە سەربەرزی.